سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. چەند هەفتەیەک بەر لە ئێستا ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتار و کوتلەکانی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسییان لەوە دەکرد کە دەبێت دۆلار ئیتر بۆ لە مەودووە نرخەکەی بگەڕێتەوە جاری جاران و نرخەکەی بشکێت. بەڵام ئێستا بە پێچەوانەی ئەو قسانەی کە بەشێک لە پەرلەمانتاران باسییان لێوە دەکرد، ئێستا نرخی دۆلار بە پێچەوانەوەی ئەوەی کە بانقی ناوەندی عێراقی دیاری کردووە چەند ڕۆژێکە نرخی دۆلار بەرز دەبێتەوە. نرخەکەی گەیشتۆتە 149 پۆینت چەند دینارێک. بابزانین هۆکارەکانی پشتبەرزبوونەوەی نرخی دۆلار چییە؟ ئەرێ بەڕاست یعنی دۆلار هەر لە بەپێی نرخی بانقی ناوەندی عێراقی دەمینێتەوە یان نرخەکەی وەکو باسی لێوە دەکرێت وەکو تومەنی ئێرانی و لیرەی تورکی بەسەر دێت. ئێوە کاسبکار ناو جەرگەی دۆلار فرۆشانیشە بابەتی جوانکاری کەمالیات ئەو بەرزبوونەوە و دابەزینەت تەسیر لە بازار تا زۆر تەسیری دەکات زۆر لەوتی دۆلار گرام هیچ بازار نمایە هیچ بازار نمایە زۆر تەسیر کردێ نرخەکان چی بەسەر دەگۆڕن بە تەکید نرخەکان دەگۆڕ گران دەبێ هەموو شێکەکە باشەوە هەندێک جارش با قەردیش دەدەنە چۆن بە قەردێن بەرێ ئەو کاتێک کە دۆلار دێتەوە دیسانەوە مشکلە ئەمە مشکلە ئەومانێ لەبەر ئەمە دۆلار دەفرۆشین دۆلار دەینەوە کاتی قەردەکەی دەینەوە ئێستا احتیمال لەسەر دۆلار دەکات احتیمال لەسەر هەر بەردەوامی لەسەر دۆلاری بووە بەڵام دینار ئەمیش بە دیناری ناکەین بۆ ئەمیشی دیناریمان نیە ئمە جوملەیە بەس بە دۆلارە باشە بەس قەینا ینی لەبەر چ زیاتر پشت بە دۆلار دەبەستن لەوە قازانستان باشترە؟ نا مۆزوع قازانز بەر بە دۆلار دەیکڕین بە دۆلار دەیفرۆشین قازانجەکەمە دیار دەبی بەڵام بە دۆلار دینارەکە نرخی دیار نییە هیچ دینارەکە نرخی دیار نیە و ناتوان بە دینار بیفرۆشین تۆ دەڵێیت چی وەکو بازرگانێک سعرەکە سابت بی بۆیەوە باشتر زۆر باشە کە سعرەکە ساب بازارەکەش دەبیتەوە ئێستا خەڵک ناوەری شی بکاتن لەو بەرزی و نزمەی دۆلار ئێوە قازانز دەکەن یان زەرەر دەکەن؟ وای زۆربەی جار زەرەر دەکەین ئێوە زەرەر دەکەن؟ بەڵێ تەمان ئەمە دەیفرۆشین مەسەڵەن ئێستا کە بە 148 مەسەڵەن دەیفرۆشین بە 149 پاسپۆرتش کە دەبتە 149 و 200 ئەمە دەی بە گرانتر بیکڕینەوە ئەو کەسێک کە دەیکڕی قەنەعەتی بەوەی نییە گران دەبی هەرزان دەرێک بۆتیان بەڵام دەگوترێت ئێوە شارەزاییتان هەیە ینی دەزانن کەی بەرز دەبێت کەی دادەبێت خەڵکانەکەنە لە حکوومەتی عێراق و لە کوردستانیش بزن پروپاگەندە دەکەم سندرە گران دەبی تاثیراتی زۆرە خەڵکە دەشەژێنی ینی خەڵکەوە چێ قازانز دەکات لە بەرزبوونەوە نزمی ئەوانەی پارەدارن زۆر ئەوانەی کە ئەو قسەی دەکەنەوەوانەی ئەو کەسە ینی ئەو بازارە نییە نانا خەڵکەکەیە زۆر لەوانە پارەدارترە یان لە دەرەوەی بازارەیە قسە دەکات لێ دوان دەکەم ئەندام پەرلەمانەکە چەند ساڵە تۆ کەسابەتێ دەکەن؟ تقریباً 20 ساڵ دەبی باشە ئێستا دۆلار باشیان دینار بەڕای تۆ دۆلارەکە تەسبیت بووە لە 145 حکوومەتی عێراقی میزانەی تەسبیت کرد بەڵام ئێستا دۆلار هەموو کات باشترە هەموو کات پێشتریش تەمان دۆلار باشتر بوو لە دیناری چێ نازانین مەسیری ئەو دینارەی چییە دوو ڕۆژکە قرارێکە دەدرێت گۆڕانکاریتر دروست دەبیش تەوەقعت چییە بۆ دۆلار لە نرخی بانکی ناوەندی عێراق گرانتر بۆ چەند ڕۆژێک بەخوای شەت تەڵەبە ینی خەرکەکە زۆر ئەو ماوەیشی بە دۆلارەکەی هەموو کردێ دینار ئەو ماوەیە چییە؟ ئەو ماوەی ینی خەرکەکە هەیە دیعاە دەکات دەرێ وەرەقە دەستە 166 و دیعاە بەڵێ بەس دیعاە ینی دۆلار بە دیعاە بانکی مرکزی بەخۆی 145 تابەتی کردیا بەس پێم بڵێ دۆلار بە دیعاە بەرز دەبێتەوە دادەبەزێ چۆن مادەم حکوومەتی عێراقی ئێستا ئەگەر پشتی دیناری نەگریتن ئەوهای لێدێتن بەس ئەگە پشتی بگریتن ئەوڕۆ تۆزێک 199 ملیۆنی تەوزیع کردی بە باقی مرکزی وەرەقەش کاوتەوە دوێنێتە ساعت 149 400 چوو ئەمڕۆ 100 تۆزێک دەشێتەوە سەبرا خەڵک ئەگەر پێویستی بە دۆلاری با نەکریتن عەجزەی نەبیتن بەخۆی دێتەوە تەرکیزیەت دێتەوە خوارێ 146 و هەتا 47 مەجالی هەیە ئێستا خواز لە 100 دۆلار یان دینارە ئێستا حالیە خەڵکەکە دەترسێ دەڵێ ئایا دەبی قسەکە ڕاست بی یان ڕاست دەبی چۆن هەفتەکەی کە پێشی ینی دوو دڵی هەر بەردەوام بەڵێ پێشی بودجە تەشخیص بکرێتن لە ئەوەی چەند قەناتی نیشرا بوو 142 و خەڵک دەیفرۆش بە 142 چلی دەیگوت وەرەقە دێتەوە 130 ئێستاش هەر ئەوهایە ینی وەرەقەکە دادەبشتە بە حکمی ئەوەی خەڵکەکە تۆزی وەرەقەی دەکرێتەوە کەوایە دەنگە و دیعاە تەسیل لە دۆلار دەکات بەڕای تۆ بەڵێ تەسیل دەکات چۆن تەسیل ناکاتن
لە بازاری دۆلارەکە یانی شتێکم بەرچاو کەوت سەرنجی ڕاکێشام حەزم کرد ینی بیخەمە ڕوو ینی بەرچاوڕۆنی بدەم بە بینەران بەشێک لەو پارانەی کە ئێستا ئەم گەنجە هیناوێتە لای ئەم برادەرە دەڵێ ئەم دۆلارانە دەفرۆشمەوە دەڵێ نرخەکەی 138,000 دیناری پێدا مش گوتم دۆلارەوە نەفسی دۆلار هاوشێوەی دۆلارەکان دەڵێ نەخێرە و دۆلارانە زەرەری بەرکەوتووە یەک لەوانە تەمەشا دەکەی کە ئەم دۆلارە زەرەری بەرکەوتەوە نرخەکەی کەمترە ئەو هەموو وەرەقە لە چێ بووە ئەم دۆلار فرۆشم مێزم هەیە ئەوە خەڵکی دەین دیتن هەیە لە بن عەردی دەنێتنها ئەستا دو تەمەشاوەیە کە ئەوە لە بن عەردینە ژەنگرتیتی ڕتوبەتی دەکات چکۆ مادە ئاسنی تێدایە ئەوە ڕتوبەتی کردیە دەینێ بازار ئێستاەوە ناچارین بە کەمتر لێ بەگرین چونکە لێرە خەڵک لە باتیەوەی لە بانک دابنێ ینی لە شوێنێکی باش دابنێ دەچێت لە بن ئێستا جورز خواریتەوە چێەوە ئەو چوە لە بن ئەوەی ناخ جور زێخواتەوە ینی جور زشتیوە پارە دەخوات دەیخوات ئەوە ڕتوبەتی کردیە مشک جووا زۆر بووە زۆر هەیە ینی زۆرێ پارە ینی جان لە بەر 120 وەرەقەی لە بن ناو سەخسانەوی نایە هینایەتی فرۆشتیتی بە 6 میلیۆن دیناری 120 وەرەقە چی خواردبووی هەمووی وێران ببوو مشک و جور دەخوا مشک دەخوا یان ژەنگاوی دەبی دەیدێ بە جیهازی ڕق بووە دەدڕێ باشە ئەمە ئامۆژگارێکی گرنگ بوو بۆ هاوڵاتیان ینی تکایە کەلتوری پارە هەرگرتن لە وڵاتی ئێمە لە بانک نییە لە زۆربەی باشە 120 وەرەقە ئەم برادەرە گەنجە دەڵێ هاوڵاتێک لە سەقفی سانەوی داناوە گیان لەبەرێک جورجە مشکە چوزانم چییە وەرەقەکانی خواردووە لێرە هاتووە بە چەند بفرۆشتەوە بە 6 میلیۆن دیناری 120 وەرەقە نزیکەی ئێستا 120 وەرەقە 70 تا 80 میلیۆن دەکات لێرە ئەگەر بیبینێت ئێستا لێرە ئەگە بانقی ئەمریکیە با لێرە دەمانتانی بیگۆڕن بە هەمان بانقی ئەمریکی نییە لێرە لە کوردستان ناچارین ڕوانەی دەرێ بکەین دەدەی ئەم برادر ڕوانەی دەرێ دەکەین چی لێ دەکەیەوە ڕوانی تورکیا یانی لە تورکیا ئەمە ئاڵوگۆڕ لەسەر دەکەێت ینی عملە نەفسی عملەیە هیچ عملە کەم و زیاد نییە نسبەتی کەم وەردەجێڕ تۆ 138 پێدا $100 138 ڕازی بووی تۆ تقريبا رازي يعني ام بخون بكم تر ورم قلت يعني بو هر $100 $10,000 زرر طبعا لا لا مزررني مش دخلكم ورقت يا ما بس يعني قيمتي خوي هي زياده شيء زرر بوي مرتعترا كو باركي وهاليدي نبي داتك قلي بخواتنا وبيتن او هاجر في مرتعترا كابرا يعني تو خساره كابي باشرا نقبي دم او برادرا نام ذاته اليوم اخوا تو في باشتر ناو سقفك داني بيخوا مشك بيخوا باشرا مرتعترا بخواي بەرزبوونەوەی نرخی دۆلار لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ینی هۆکاری زۆر هەڵدەگرێت بەڵام یەشێک لەو هۆکارانەی کە ینی بۆ تا ئەمری واقع وای کردووە بازارەکە گۆڕانکاری بەسەردا بێ خەڵک متمانەی بە دیناری عێراقی نەمینێت جێگری پارێزگاری بانکی ناوەندی عێراق کۆنفرانسێکی ئەنجامدا و لە کۆنفرانسەکە دەڵێ بانکی ناوەندی بڕیاری لەسەر ئەوە داوە کە نرخی دۆلار دانابەزێت واتە نرخەکەی سابتە لە هەمان کاتدا دەڵێ بانکی دراوی نێودوڵەتی داوای لە بانکی ناوەندی عێراق کردووە نرخی دۆلار دەبێ بکات بە $160 بەرامبەر بە $100 ئەمریکی لە هەمان کاتدا ئەحسان شەمران کە جێگری پارێزگاری بانکی ناوەندی عێراق دەڵێ لە واقعی ئێستای ئابووری عێراقدا پێویستە دۆلاری ئەمریکی نرخەکەی ببێت بە $240,000 دینار $240,000 دینار بەرامبەر بە $100 ئەمریکی ئەم قسەکردنە کە بانقی دراوی نەختینەی نێودەوڵەتی دەڵێ 160 و بانقی ناوەندی عێراقیش باز لە 240 دەکات وا دەکات بە شێوەک لە شێوەکان بازرگانان و کاسبکاران متمانەیان بە پارەی عێراقی نەمینێ زیاتر دەست بە دۆلاری ئەمریکی دابگرێت. باشە هەندێک دەڵێن خواستی ینی خۆراک لای هاوڵاتی زیاد وە مانجی ڕەمەزانە خەڵکێکی زۆر بەرهەمی خۆراک دەکڕێ ئیتر بازارەکە ئەمە یەکێکە لە هۆکارەکان دۆلار بەرز بێت تقریبا تەکسیری دەکا
تەخسیر دەکە بەس بەو دەرە جەینا بەو دەرە لێدوانێک بەغدا على $100 دەکەن 160 وەنەبوو وەنەوە ئەو دۆلار هەستانە کاتیە يعني احتمال بيتو سعرەکەی خۆی 146 چێ زەرەر دەکات چێ قازانج دەکات بەس هاوڵاتی بەس هاوڵاتی ئەی ئێوە وەکو کاسبکار زەرەرتانیان قازانج تقریبا مە تەمەشا دەکەین ومە دەزانین زۆر جارێ تەمەشا دەکەین ئەو زۆر ئەو شتانەمان تووشی زەرەر دەبن لەو حالەتانی تقریبا زۆر کەس بەری تووشی زەرەر دەبی دوکاندار زۆر تووشی زەرەر بەغادان دێ دەکڕی کاکە وەنیە برا وەنیە لێدوانێک دەکرێت کاکە 145 و 800 باقی مرکز تەواو سابت کرا هەتا ماوەیەکی درێژ هەتا 5 ساڵی باشۆ ئەوان کە دەرێ هەموو هیچ وەنیە هیچ وەنیە 160 ئەو شتانە هیچ وەنیە ئێستا تو هاتی دۆلار بکڕی یان بفرۆشی بەقوران ئەم بەیش تایبەتی هاتیمە بەڵام معلوماتم هەیە زانیاری تاوم لەسەر دۆلار و ئەو وەزعی باشە چی لێ تێدەگەی لەو بەرزبوونەوەی وڵاو بەرزبوونەوەیە بەخۆی لە بانقی مرکزی عێراقی 145 سابتیان کردیە خۆی عادەتی لە بازاڕی 1-2 تەلاعب هەر هەیە بەرزی و نزمیلەوەی ئەو خەڵکانی کە لێرە ئیش دەکەن ئیسفادە بکەن قەزای ئەو جارەش زۆر جارەیە مەجموعە خەڵکی قۆڕقکاری بازارینە لە حالەتش دێن 50 ملیۆن دلار لە بازاری دەبن کە دلار لە بازاری نەمە خواتی لەسەر زۆر دەبی کە خواتی لەسەر زۆر بوو ینی یاریە سروشتیان ئێستا ڕوون دەکەم باشە بەس تو پێم بڵێ ئەو قسەی دەکەی خەڵکێک دەرەکاکەەوە پەیوەنی بە بەغدایە بە بەسرایە یەک لەو کارەکانی هۆکاری دووەمیش ئەوەی باقی مرکزی تەوزیع ناکە ئەوە دوو کە تەوزیع نەکە لە بەخصوصەن ئەو مانگەش تاجرەکانمان بازرگانەکانمان ئەشیای لە دەرەوە دەکەن ئەمە بەرهەمی ناخۆیمان نیە هەر بەرهەمەکی خۆش کە ئەو بەرهەمەی کە هەناردە دەینە ئێرە بە دۆلارە کە دۆلار دەڕوە کە نێتۆ جێ نێتۆ بازاری کەم دەبی لە بازاری سروشتیان گران دەبی دۆلار لە بەردەستایە بەڵێ فرۆشیەوە بڵێ بە چەندەم ئێستا عالیان دۆلار بە 148 و تقریبا 900 سعرەکەی بەرز بۆتەوە دوێنێ هەتا بن 50 ڕۆیشت بەڵام ئێستا ئەوڕۆ هەز دەکەین وردە خەریکە تۆزێک دادەبەزێتەوە ئێستا تۆ زەرەر پێیان قازانستە وڵا بە نسبەتی مە بە حکومی ڕۆژانە لێرێنێ ئەمە لەگەڵی دەڕۆین بەڵام بۆ کەسێکی کە لە دەرێ دۆلارت کردەوە دەفتەرێکە نەوەلا ئەوە تقریبا نزیشی 6 وەرەقەیەکە چەند دەبی کڕیتە دوێنێ کڕیمە بە چەند دوێنێ من کردمە بە سعری کەمترم کڕیوە بەڵام ئەمە بە حکومی ڕۆژانە ئالوگۆری پێ دەکەین فەرق دەکات لەگەڵ کەسێکی کە لە دەرێ ڕادێ و دۆلارەکەی خۆ دۆلار بەرز بۆ وڵی هۆکاری بەرزبوونەوەکەی دراوی عراقی دراوێکی بێنرخە و بێخاوەنە هەتا ئێستا کەسێک نییە بە ڕسمی بڵێ لەستەمی هەموو دنیا نەبووە هیچ وڵاتی درای خۆی دابەزێنێ بێنرخ و بێخاوەنە هەتا ئێستا ناوەندی دەڵێ من قەرار ڕەسەر ئاخر باقی ناوەندیش قوربان هەتا ئێستا کەسێک ناهاتووە منتەزم بێ و قەرار بدە هەچ کەسێک دێ لە خۆیەوە قەرارێک دەدا دۆلار بەرز و نزم دەکات لەستەمی هەموو دنیا شتیوان نەبووە تەوەقعت چییە لۆ دۆلار وڵی تەوەقعەکە ئەوەیە هەتا ئێستا مستەقر نییە ئەمەل هەیە زیاتر بڕوە بەڵام ناڵێم ئەوڕۆ شەرت نییە دۆلار بەرزتریش دەبێتەوە لێ دوورمە بینە ڕۆژێک لە ڕۆژان بەیانیەکە بینەوە ئەو بازاڕی دۆلار بە 160 لەبەرەوەی وا دەڵێم عراق بێخاوەنە دراوێکی بێخاوەنمان هەیە کەسێک نییە منتەزم بێ و بڵێ بڵێ قوربان ئەوە دەبێ وا بێوانە بێ کەسێک دێ کارمەندێکە ئەندامێکە لەو لێژنەیە لێدوانێک دەدا دۆلار بەرز دەبێتەوە چۆن لە سیستەمی هەموو دنیا شتیوان نەبووە. بە بەراورد لەگەڵ ماوەکانی ڕابردوو نرخی دۆلار تا ڕەدەیەک ینی بۆ 100 دۆلارێک 1000 2000 3000 چەند هزارێک زیادی کردووە ئەو کاتێک کە دۆلار دەبێتە 49 قسوور یان دەگاتە 47-46 نرخی کاڵاکان بەرهەمەکان خۆراکەکان چی بەسەر دێت کاریگەری دەبێت بەهام کاریگەری دەبی لەسەر خۆراک دۆلار گران بیتن ئەشیا گران دەبی بەسەکە هەرزان بیتەوە ئەوش هەرزان دەبی باشە لای ئێوە زۆرینەی هەرە زۆری کارتی موبایل تەلەڤیزیۆن چوزانم ئەو چەناڵەکان زۆربەی کارتەکان لای ئێوە وەچ خۆی سعری گران نەبووە هەر بە دینارە بەس ئەشایەتکەوەی بە دۆلار بیگران دەبی بەس کار وەچ خۆیت کارگران نەبووە کارگران نەبووە هیچ کۆمپانیایە گران نەبووە هیچ کۆمپانیا گران باشە لەگەر بەرزبوونەوەی دۆلار تەسیر دەکات تەسیر ناکات تەوقع دەکەی لە داهاتوو کارتگران بێ بەخۆی زەحمەت کارگران کارت پێشتر 2-3 ساڵ پێش ئێستا هیچ دۆلار و شتانە لە ئارادا نەبوو کارتگران بوو لەبەوەی بازیان خستە سەر کارت و شتی شەریکەکان بەس ئێستا
زەحمەت گران باشە ئێستا بازار باش بۆ یان خراپ بۆی کارتەکان لەگەڵ بەرزبوونەوەی دۆلار ینی پارەی عراقی ئێستا بەحام ئیش ینی زەحیف بەلەوەتی دۆلار گرام ینی کەمتر کار کەمتر چی بەسەر دێت دۆلار بۆ وای دۆلار ئەو یەک دوو ڕۆژە ئەم ئیخبارە هەبوو بانقی عێراق داوای قەرزی لە بانقی نێودەوڵەتی کرد قەرزی نەداپی باشە وتی ئێمە 160 ماداناوە بۆیە نەیداپی ئەمە فەرمیە ئەمە خۆی هەر بانقی نێودەوڵەتی بە عێراق گرانی کردی ئەبێ بیکەیتە 160 بەس ئەوان کردیانە 146 کەوایە دەوێت لە ئەسڵدا بە بۆچوونی بانقی دراوی نێودەوڵەتی 160 بێ بەس بانقی عێراق دەڵێ ئێمە تا 4 ساڵ سابتە 146 تەواوە ینی گۆڕانکاری دێنی عێراق دەتوانێت پابەند بێ بەو نرخی دیاری کردووە بانقی ناوەندی دەتوانێت ئەو نرخە ثابت بکە باقی ناوەند ناتوانێت بانقی مرکزی مستەقل ئەو دەتوانێت سارەکان ثابت بکە وەرەقە زۆر بخاتە بازار دەتوانێت وتی وەرەقە ئەگەر بێت و لە 46 هەڵبسێ زیاتر کەینە بازارڕە وەرە ینی کۆنتترۆل لە دەست بانقی عێراق ئەتوانێت بەڵام ئێستا بەرز بۆ تۆ بۆتە 49 قسوور ئێستا داشتە وێنێ هەتا 400 ڕۆی سەبەکەی چ بوو ئەو باقی هەلیەکان دۆلاریان دەکرێت دیناریان خستە بازاری دۆلاریان کردەوە ئێستاکە باکسۆی لاتەوە دۆلارەکە ئێستا دادەبەزیان بەرز دەبتەوە بەخوا نەدادەبەزین و هەریش دەستەوە لارێ لا 47 جێگیر بیتن سابتە سابتە جارێت 48 زیاتر ئەگەر بێتە 47. کاک بیلال هەندێک پێشبینی هەیە باس دەوە دەکات دەڵێت دراوی عراقی ئیتر بۆ لە مەودووە ناتوانێت سەقامگیر بێت وەکو تومەن وەکو لیرەی تورکی بەسەردادێ و ناوە بڕیارێک دەردەچێ و بۆ خۆی دۆلار بەرز دەبێت بۆ لە ڕاستیاوەی ئەگوزەرە لە عێراقتا بەرهەمی مانگی 10 ساڵی ڕابردووە واتە شتێکە پرۆسەیەکە کە حکوومەتی عێراق خواستی لەسەر بووە وەروەها سیاسەتی بانکی ناوەندی خواستی لەسەر هەبووە ئەوەی کە لە ئێران و لە تورکیا گوزەرێ پرۆسەیەکی بەدەر لە دەسەڵاتی نێو حکوومەتەکانە و نێو بانکی ناوەندی و دەوڵاتەیە بەڵکەوە پرۆسەیەکی خارجیەوە بە تایبەتی ئەمریکا تحکم بە گۆڕانکاریەکانی چی تومەت چی لیرەی تورکیاکە بۆیە ناکرێ واقعی تورکیا و هەروە ئێران لەسەر عێراقا تاقیب بکرێتەوە بەڵکو پرۆسەی گۆڕانکاری لە نرخی دینارە بەرامبەر بە دۆلارە لە عێراقا خواستێکی حکوومەتی عێراق وەروە خواستێکی سیاسەتی بانکی ناوەندیە و داواکاریەکی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانیە بۆیە ئەم پرۆسەیە زۆر جیاوازە لە خواستێکی نێودەوڵەتی یان وڵاتێک بێوێ وڵاتێکی دیکە بخاتە ژێر فشارەوە دەتەوێت بڵێ نرخی دیناری عراقی بەرامبەر بە دۆلار سابت دەبێت بەم شێوەیە دەمینێتەوە گۆڕانکاریەکان وەکوتم لە 15 دەستی پێ کردووە لە وەرەقەی سپیەکەی حکوومەتەکەی مستەفا کازمیەوە تاوەکو گۆڕانکاریەکانی نێو پرۆژه یاسای بودجە و تاوەکو پەسەندکردنی بودجە لە سیوەکی سیا کۆی ئەمانە هاوکێشەیەکن کە پێمان دەڵێ گۆڕانکاریەکان بە پرۆسەیەکی قۆناغ بە قۆناغ دەستی پێ کردووە ڕاستە گۆڕانکاری بەهای دینار بەرامبەر بە دۆلار ئاستەکەی زۆر بەرز بوو بەڵام ئەوەی کە ئێستا بانکی ناوەندی ویستوێتی خواستەکەی بەدی هاتووە چونکە ئێمە گەر سیر بکەین لە 2012ەوە تاوەکو کۆتایی مانگی سێ کۆی گشتی ئەم قۆناغە ئەو قۆناغە بوو کە بانکی ناوەندی بە بەردەوامی داکۆکی لێ کرد کە دینار بەرامبەر بە دۆلار لە 100,000 دینارەوە بگەێنێتە سەر و 146,000 واتە 147,000 لە بازاڕە تۆمار بکات چونکە خستنە ڕووی بە 146,000 دینار بوو بەڵام ئەو ماوەیە لە ئەنجامی فشاری بەشێک لە میدیا بەشێک لە پەرلەمانتاران بەشێک لە بانکە ئەهلیەکان لە عێراقا هەمویان ئەیانویست ئەو هەژمونە بۆ بازار ڕەوانە بکەن بتوانن لە نێو ئەو یاریەی کە بازار پێویستێتی دینار بەرامبەر بە دۆلار بەرز بوون و دابەزینی پێ بکەن بەڵام دوا بە دوای پەسەندکردنی بودجە ئەوەی کە هاتووەتە کایەوە گۆڕانکاریەکی خێرای کاتیە کە ئەکرێ بڵێن نزیکەی 3 تا 4% بۆیە ناتوانین بڵێن قۆناغی داهاتوش بەم شێوەیە بێ و دۆلار لەوەی کە لە ئێستادا هەیە بەرزترە بێتەوە بەڵکو پێم وایە ئەمە شتێکی کاتیە و ئەم کاتی ئەگەری هەیە تا 150 بڕوا بەڵام جارێکی دیکە ئەبێت دۆلار لە نزیکەی 147 تا ببینینەوە چاوەڕوانی دوورمەودە ئەوەیە کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار لەم کاتا سەقامگیر بێت چونکە سیاسەتی بانکی ناوەندی چی لە خستنە ڕووی دۆلارە چی لە کۆنتترۆلکردنی بەهای دۆلارە هیچ گۆڕانێکی بەسەرا ناتوە وهروە سندوقی دراوی نێودەوڵەتی بانکی جیهانی هیچ پێشنیار و بژاردەیەکی تازەیشیان بۆ عێراق نەبووە و حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراقیش لەم کاتا نانوێت لەوەی کە لە ئێستادا هەیە گۆڕانکاریێکی دیکە ڕووبدا وهروە مستەفا کازمی بە بەردەوامی لە لێدوانەکانە تاکیدی کردووە بەوەی کە لە ئێستادا هەیە و دۆلار لە 146,000 دینار خراوەتە ڕوو هیچ پێویستی بەوە نیە جارێکی دیکە گۆڕانکاریێکی دیکە کۆنتترۆڵە بێت بەڵام کاک بیلال دەگوترێت عێراق خاوەنی کیانی خۆی نییە ڕاستە دەوڵەتە سیادەی خۆی هەیە بەڵام ئەو سیادە لە ناوە خۆیدا پێشەل دەکرێتن ئەوەی یاری بە دۆلار دەکات مرکز نییە بانقەکانە کە لە دەست کۆمەڵێک بەرپرسن دەتوانن یاری بکەن بەڵگەشیان بۆ ئەوەیە
دەڵێن بانکی ناوەندی عراقی هەرچەند ویستی نرخی دۆلار بەرزکاتەوە کە دەیگۆ لە 145 لە بازار بە 141 و 142 بووە ئێستا یعنی ئەوەی کە بەرز دەبێتەوە نرخەکە دەڵێن دەتەوەقع دانیە پێشبینی ئەوە نەکراوە کە ئەوەندە بەرز ئەوەی کە قۆناغی 12/2020 تاوەکو سیوەکی چوار قۆناغێکی پڕ لە ئالۆزی بوو چونکە هەموو چاوەکان فۆکسەکان لەسەر پەرلەمان بوو ئایا پەرلەمانیی پێکرێت کە لە ڕاستیا خۆی دەسەڵاتی پەرلەمان نەبوو ئایا پەرلەمان لە نێو پرۆژە یاسای بودجا گۆڕانکاریەکە کە نەیکرد و ئەمە ڕۆن و ئاشکرا بوو بە تایبەتی بۆ بازرگانە گەورەکان لە عێراقا بۆ بۆ سیاسیە گەورەکان لە عێراقا ئەم دیمەن و مەشەدە ڕۆن و ئاسایی بوو هاوڵاتی ئاسایی ئەخرا ژێرە و فشارەی لە ژێر کاریگەری بەشێک لە پەرلەمانتار بەشێک لە سیاسی خاوەن بانکە ئەهلیەکان لە عێراقا یاریان بەم گۆڕانکاریەکە ئێستا گۆڕانکاریەکە جۆرێکی دیکە ئێستا ژارێکی دیکە بەشێک لە بانکی ئەهلی هاتوونەتەوە نێو بازار بەشێک لە سیاسیەکان لێدوانی جۆراوجۆر ڕەوانەی بازارەکەن بەڵام بەبێ هاوڵاتی زۆر و یابێ ئەگەر دۆلاری بۆ حاجەی ڕۆژانی خۆی پێویست نەبوو لە ڕاستیا پێویست ناکات شڵەژان لە بازارە دروست بکە و دۆلار یان دیلار کامیان باشترە بۆ هاوڵاتی ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی بە سەمپڵ وەرگرین و بە نمونە وەریگرن من پێشنیاری بۆکەم باشترین بژاردە ئەوەیە لە ئێستادا پێویست ناکات دۆلار بکڕێت بەڵام بازرگانێکی نێو دۆلار فرۆشان کە کڕین و فرۆشتنەکانیان خێرایە بە کەمتر ڕوبەڕووی زیانە بنەوە بەڵام ئەگەر هاوڵاتیەک پێی وا بێ قستی لەسرە دۆلاری قەرزارە ئێستا گەشتونێتە قۆناغی بنبەست پێویست ناکات تۆ دۆلار بکڕی چونکە هیچ ئەگەرێکی لەوە زیاتر نییە لە ڕاستیا بەرز بێتەوە تاوەکو تۆ بڵێ وڵا باپەلە بکەم بە 149 بیکڕم ئەوەندەی پێشبینیەکان بۆ هاتنە خوارەوەی بۆ 147 و 500 ئەوەندە مەترسی لەوە نییە کە لەسەر و 150 تۆمارکە ڕاستە لێدوانی جێگیری بانکی ناوەندی عێراقەیە بەڵام ئەو لە چوارچەوەی پرسیارێکە وەڵامێکی داوەتەوە بوتوێتی پێشنیارێکی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی لە قۆناغی ڕابردوو هەبووە کە دۆلار بڕاتەوە 160 بەڵام ئێستا سابت بووە نرخەکە جێگیر کراوە خستنە ڕوو 160,000 لە نامێنێتەوە لە نێو پرۆسەکە بەڵکو خستنە ڕوو 146,000 دینارە سابت دەبێت دەمە دینار هیچ کاتێ نابێ بڵێن لە ڕووی نرخی بازارەوە جێگیرە بێ بەڵام وەکوتم لە نێوان 146 خستنە ڕوو بە بەردەوامی 147 و 500 ئەم یاریکردنێکی کاتیە کە نزیکەی 4 لە 100 لە کۆی گشتی بەهای دینارە گۆڕانکاری بەخۆوە بینێ بەڵام لێدوانەکەی جێگری بانکی ناوەندی شڵەژانێکی لە بازار دروست کرۆ بەشێک لە بانکە ئەهلیەکان بەخواستی خۆیان بەشێک لە پەرلەمانتاران هێشتا مسڕن لەوەی کە یانوێ فشار دروستکەن و بە دڵنیایەوە هەڵبژاردنیشمان لە پێشاکری ئەم لێدوانانە بە جۆرا و جۆر بەردەوامی هەبێ بەڵام هیچ کاریگەرێک لەسەر بازار دروست نابێت بەشی زۆری کاسبکاران تەنانەت بەشێک لە پسپۆڕانیش پێیان وایە بەرزبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەرزبوونەوەیەکی کاتیە ئەوەی ڕوودەدات خواستی بازارە سیاسەتی بانکی ناوەندی عێراقە بەڵام لە ئەسڵدا نرخی دۆلاری ئەمریکی چۆن بانکی ناوەندی عێراقی دیاری کردووە لە پێشوودا نرخەکەی سابت دەبێت ئەو کەسانەشی کە دانەوێت مامەڵە بە دۆلار بکەن بۆ قازانج دەبێ وریابن چونکە پێشتر قسەی زۆر هەبوو دەنگۆی زۆر هەبوو کە دۆلار نرخەکەی بگات بە 160,000 دینار بەشی زۆر لە کاسبکار و پسپۆڕان دەڵێن ئەمە تەنها دەنگۆیە پێویستە هاوڵاتیان ئاگاداری ئەم دۆخە ببن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.